بەڕێز گیان فەرموو. ببوورە لە کاتیشم گرتی بەڵام جەنابەت کاک ئەحمەدی وایە؟ بەڵێ گیان فەرموو. من شادی ڕۆژنامە نووسم. چۆن نەتوانم خزمەت بکەم؟ کاک ئەحمەد، من ئەمەوێ سەرەتا مۆزوعەکە تێبگەێنم. بەڵێ فەرموو. کاک ئەحمەد، من بەڵگە فیلمێکم هەیە. اینجا بە دوای کەسایەتی ئەو چیرۆکەیە گەڕم کە لەناو فیلمەکەما هەیە. ئەمەوێ بزانم تۆ ئەیناسید یاخود نا. ئەو کەسە کێیە؟ کاک ئەحمەد، تۆ ڕەیحانە ناسیت؟ ئەتەوێت چ شتێک بزانیت؟ هەر وەکو پێم وتی ئەمەوێت خاوەنی ئەو چیرۆکە بدۆزمەوە. تکایە ئەگەر ئەزانیت یارمەتیم بە. بمبوورە ناتوانم. بۆ چ شتێک؟ من کابرایەکی کاسبم، دوکانێکم هەیە، خەریکی ئیشی خۆمم. باشە تەنیا وەڵامی ئەوم بەرەوە کە ڕەیحانە ناسیت یاخود نا. ڕێحان 2 ساڵ خۆشەویستم بووە، بۆ یەک تواوینێتەوە، بەڵام ببوورە ناتوانم هیچ شتێک باس بکەم. تکایە یارمەتیم بە. چیرۆکەکەی ئەو زۆر گەورە و کاریگەرە. ئەگەر تۆ بەڕاستی ڕێحانت خۆش بوێ ئەبێ ئەو چیرۆکە باسکەی بۆ ئەوەی منیش بێم بەگوێی هەموو دنیایە. من ڕێحانم زۆر خۆش دەوێت، بەڵام تۆ دەوێت تەسویر بکەیت؟ بەڵێ، بەڵام بە هیچ شێوەیەک خەمت نەبێ. من خۆم لە مۆنتاژ دەموچاوتە شارمەوە. تکایە من نامەوێت بە هیچ شێوەیەک دەموچاوم دەرچێت. بێخەم بە. تۆ حەزەکەی بڕۆ لێرە دانیشە تا من کامێرەکە ئامادەکەم. باشە شادی خان. زۆر سپاس. ئێرە باشە؟ بەڵێ بەڵێ، ئەگەر بتوانی ئەوەش لابەریت لەگەڵ دەستی خۆت. باش. داوای لێ بکەم. کاک ئەحمەد، یەک تۆزێتە ناوەڕاست؟ ئێرە باشە؟ زۆر چاکە. لەسەر ئیزنت. ئامادەی کاک ئەحمەد؟ باشە ئەوە؟ بەڵێ، ئامادەی؟ بەڵێ. فەرموو. شادی خان، خۆشەویستی من و ڕێحان هێندە گەورە بوو، هێندە پاک بوو کە بە هیچ شتێک وەسف ناکرێت. خۆشەویستی من و ڕێحان وەکو داستانەکانی نێو کتێبەکان بوو، وەکو مەموزین بوو، وەکو شیرین و فەرهاد بوو. خۆشەویستی ئێمە وەکو هەندێک لە گەنجەکانی ئێستا نەبوو، لە پشتی مۆبایلێکەوە خەریکی خۆشەویستین. خۆشەویستی ئێمە ئەوەندە جوان بوو، ئەتوانم بڵێم عەشقی ئێمە ئەوەندە پیرۆز بوو کە وەکو با بڵێم کوردانە بوو، بە کەرامەت بوو. جوانی ئەو عەشقە پێناسە ناکرێت، وەکو ئەو شعرانەی ئێستا نییە لە پشتی مۆبایلەوە بۆ یەکتری بنێرن. عەشقی ئێمە ئەوەندە جوان بوو، وەکو شعرە جوانەکانی عەبدوڵڵا پەشێو، نالی، بێکەس. ئەی ئێستا ڕێحانخانی خۆشەویستت لەکوێیە؟ لە ماڵەوەیە، خۆی بەند کردو. بۆ؟ منیش نازانم. ئاخر چ ڕووداوە گڕووی داوە هەتا وەکو خۆی لە ماڵەوە بشارێتەوە یا خۆی زیندانی بکات؟ منیش ئەمەوێ ئەوە بزانم. تەنانەت قسە لەگەڵ توانە ناکات؟ کاتێک منیش ببینێ زیاتر تێک دەچێت. چەندێکە قسەتان نەکردووە؟ 3 مانگە.
شادی خا خۆشەویستی ئێمە بۆ شوقە و ئەپارتمانەکان نەبوو، لە ڕوحەوە یەکتر ئیمان خۆش دەویست، بەڵام ئێستا ئەو وای لێ هاتووە. آخر سەیرە شتی وات چۆنە بێت؟ ئەوە بووتیان جادووی لێ کراوە، بەڵام لە مامۆستایەکی ئاینی زۆر بەڕێزم پرسی، وتی جادوو بوونی نییە، ئێمەیان لێ کرد. شادی خەڵک بەخیلە، خەڵک زۆر بەخیلە. ئەو کامێرەیە لابە، تکایە ئەو کامێرە